زیاتر لە مانگێکە دەرگای مزگەوتەکان داخراون، تەنها دەنگی بانگیان لێوە دەبیسترێ. ڤایرۆسی کۆرۆنا هەموو دەرگاکانی داخست، بەڵام هێدی ژیان لە سلێمانی و پارێزگاکانی دیکەش هەنگاو بەرەو ئاسایی بوونەوە دەنێت و هەرێمی کوردستان بەرەو کۆنتڕۆڵکردنی تەواوەتی پەتاکە دەچێت. لەگەڵ کرانەوەی چەندین شوێنی کار و دروستبوونەوەی جوڵە، مامۆستایانی ئاینی و هاوڵاتیان داوا دەکەن جارێکی دیکە دەرگای داخراوی مزگەوتەکان بکرێنەوە، بەتایبەت بۆ مانگی ڕەمەزان، ئەویش لەژێر چاودێری تەندروستی و ڕێکاری پێویستدا. بەڕاستی جێگەی خۆیەتی کە هەنگاو بنرێ بۆی کە مزگەوتەکانیش دەرگاکانی بکرێتەوە، بەتایبەت کە ئێستا ئێمە بەرەوپیری مانگی ڕەمەزانە چین کە خەڵک زۆر هاتوچۆی مزگەوتەکانەکە و پێویستە دەرگای مزگەوتەکان بەڕووی نوێژخوێنانە کراوە بێ. بۆیە داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین لە بەڕێز وەزیر ئەوقافەکەین لە هەر کەسێک کە معنیە بەم ئیشە هەنگاو بنێن بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان، هەروەکو چۆن ژیان لە شوێنەکانی تر ئاساییە و لە شوێنەکانی تر ژیان بە شێوەیەکی ئاسایی ئەڕوات و قەڵەباڵەقی دروست بووەتەوە و شتەکان خەریکەچێتەوە سەرمەساری خۆی. بەڕاستی جێگەی خۆیەتی هەنگاو بنرێ بۆی کە مزگەوتەکانیش ئەگەر بە چەند قۆناغێکیش بێ، ئەگەر بە هەندێک ئالێت و میکانیزمی دیاریکراویش بێ، هەر بە ڕووی نوێژخوێنانە بکرێتەوە. ئەمە تاقیکردنەوەیەک بوو، سوپاس بۆ خوا مامۆستایانی ئاینی جوانترین ڕۆڵیان بینیوە. ئێستاش کە ئەو داوایە دەکەین، یەکەم لەبەرەوەی فەرزەکە زۆر گەورەیە، فەرزی عینە، و هەروەها مانگەکەش مانگێکی گەورەیە، و هەروەها دوعای بە جەماعیش خێر و بەرەکەتی زۆرە. پاشانیش فشاری خەڵکەکە، چونکە خەڵکەکە مسلمانە لەخوا بەزیاد بێ، و ئەو فشارەس بۆ ئەوەی کێشەیەک کەمان بۆ دروست نەکا بۆ وەزاراتی ناوخۆ زەخت بکوێت سەر مزگەوتەکان، و لەبەر ئەوە بە هەموو لایەک هەوڵ بین ئینشاڵڵا بە لە یەک تێگەیشتن ئەوە ئەرچی سەرەکی لیژنەی فتوای باڵاو و یەکێتی زانانی بەڕێزە، و ئێمەش هەموو لایەک هەوڵ بین لە شتە شەرعیەکاندا لە خزمەتیانداین بۆ ئومێدەی ئینشاءڵڵا ئەو پەتایە بە یەکجاری کۆتایی پێبێت لە کوردستان بە سەلامەتی بە سەرماندا تێپەڕێ ئینشاءڵڵا و تەعالا بە بەرەکەتی مانجی ڕەمەزان ئینشاءڵڵا مزگەوتەکان بکرێنەوە. هەمومان چاومان لێ، هەمومان چاومان لە جومعە و جەماعەتە، بەڕاستی ڕەمەزانی بێ مزگەوت أو تامو تشيجينيا. اللهم ارفع عنا الوباء والبلاء يا رب العالمين. اللهم افتح لنا أبواب رحمتك. دعاء پارانەوە دەکەن بۆ تێپەڕاندنی دۆخەکە، بەو هیوایی مرۆڤایەتی لەم پەتایە ڕزگاری بێت. بەڵام دەڵێن ئەنجامدانی نوێژە بە کۆمەڵەکان و دوعا و پارانەوەکان لە مزگەوتەکان کاریگەری زیاتریان دەبێت بۆ ئەوەی جارێکی دیکە بە کۆمەڵ دەستە و نزا لە خوای گەورە بپاڕێنەوە تا ناخۆشیەکان بەرۆکیان بربدا. ئەندامێکی باڵای لیژنەی فتوای هەرێمیش دەڵێت ئەوان پێیان باشە بە پێی ڕێنماییە تەندروستیەکان مزگەوتەکان بکرێنەوە، چونکە مسلمانان تا مزرۆی نوێژە بە کۆمەڵەکان و نوێژی هەینین. داوا لە حکومەتی هەرێم، داوا لە وەزیری ناوخۆ، داوا لە وەزیری تەندروستی، داوا لە وەزیری ئەوقاف، لە سەرۆکی یەکێتی زانایان دەکەم کە سوپاس بۆ خوا خەریکە بارودۆخەکە تا ئەندازەیەک ئاسایی دەکرێتەوە و نزیکە لە سایی خواوە کۆنتڕۆڵی نەخۆشیەکە بکرێ. بۆیە داوا ئەەکەم لەگەڵ کردنەوەی فەرمانگە حکومیەکان، لەگەڵ کردنەوەی بازاڕەکان، درگاکانی مزگەوتەکانیش بکرێنەوە بۆ ئەوەی نوێژ خوێنان جارێکی تر بتوانن ئەو نوێژەکانیان دروشمە ئاینیەکانیان لە مزگەوتەکانە جێبەجێ بکەن، بە تایبەتی لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان. وەزارەتی ناوخۆ و ژووری ئۆپراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریان داوە بە چەند قۆناغێک لە سلێمانی ژیان ئاسایی بکەنەوە. ئێستا بەشێک لە دوکان و شوێنی کاسبکاران لە گەڕەکەکاندا کراون، بەڵام بۆکردنەوەی مزگەوتەکان هیچ بڕیارێک لە ئارادا نییە. بەپێی زانیاریەکانی پەیامیش لیژنەی فتوای هەرێم داوای لە وەزارەتی ناوخۆ کردووە تا هەنگاو بنێت بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان، بەڵام تا ئێستا وەڵام نەدرامنەتەوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.